بسم الله الرحمن الرحيم. بناوی خوای بەخشندە و میهرەبان. ئەخلاق لە دەقەکانی قورئانی پیرۆزدا. فەلسەفە درەختێکە ڕێگەکانی میتافیزیکە، قەدەکانی فیزیک و زانستەکانی ترن و دەکرێن بە سێ بەشی سەرەکیەوە: پزیشکی، میکانیک، ئەخلاق. فەلسەفەی ئەخلاق بابەتێکی زۆر ئاڵۆزە، بۆیە هەندەساکان نییە بتوانین بە چەند دێرێک پێناسەی چەمکی ئەخلاق بکەین. فەلسەفەی ئەخلاق لە بنەڕەتدا بابەتێکی فرەهەندە و پانتاییەکی زۆر داگیر دەکات لە مێژووی هزری مرۆڤدا و ئەڵڵا تەعالا باسی پێغەمبەرمان محەممەد صلی الله تعالی وسلم دەکات و پێشکەشی هەموو مرۆڤایەتی کردووە و پێی فەرمووە: یەأموروهم بالمعروف، ئەمر دەکا بە چاکە، و یەنهاکم عن المنکر، و نەهیکردن لە هەر شتێکەوە لە فیترە و عەقلی ئینسانی سەلیم بە شتێکی ناشریندا بندرێت. بۆیە مەبدەئی حەڵاڵ و حەرام لە ئیسلامدا ئەو دینەکەوە خوای گەورە بێوێت ئازارمان بدات، بەڵکو خوای گەورە ویستی: يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. الله تعالى ناوێ ئازاری ئێوە بدات، بەڵکو نیەتی ئەوەیە لێتان خۆش بێت، هەروەک الله تعالى دەفەرمێ: بسم الله الرحمن الرحيم ألا تحبون أن يغفر الله لكم. ناتانەوێ خوای گەورە لێتان خۆش بێت و بەختەوەرتان بکات لە دنیا و ئاخرەتدا؟ حرام و حەلال لە ئیسلام بنیان راوە لەسەر بنەمای سود و قازانج، وەک دەفەرمێ: ويحل لهم الطيبات، هەرچی پاک و جوان بێت و بەرژەوەندی تێدا بێت ئەوەی حەڵال دەکات، ويحرم عليهم الخبائث، و هەرچی زیان بەخشە لە هەموو ڕوویەکەوە حەرامی کردووە. و تێگەیشتنی لە ئیسلام واتە تێگەیشتنی ئەخلاق لە ئیسلامدا زۆر فراوانە، دەچێتە بواری پەیوەندی ئینسان لەگەڵ خوادا، و لە ئیسلامدا دروست نییە ئازاری گیان لەبەر و سروشتیش بدەین. و پلەبەندی لە ئیسلامدا 50 پلەیە، هەمووی دابەش دەبێت لەسەر 3 شت: و ناخ 4 شتە بەشە لە زمانەکەی کەوا دەوری خۆی هەیە بۆ ڕەوشت و ئەخلاقی ئینسان، واتە هەر موسڵمانێک ئەمانەی سەلیم بێت ئەوە بە دڵنیاییەوە عیباد الرەحمانە، واتە بەندەیەکی دروستی ئەڵڵا تەعالایە. لە کۆتایی داوا لە ئەڵڵا دەکەم ئەخلاقمان جوان بکات و ڕەوشتمان بەرز بکات و ناخ و زمانمان پاک بکاتەوە و کردەوەمان باش کات بۆ ئەوەی خزمەتگوزار بین بۆ مرۆڤایەتی. وصلى الله على محمد وعلى آل محمد. اللهم صل على سيدنا وحبيبنا وقائدنا محمد صلى الله تعالى عليه وسلم. والله أعلم بذلك، والسلام عليكم ورحمة الله وبركاته.